هۆکاری سەرەکی بیستبوونی سەرچاوەکانی ئاو ئەگەڕێتەوە بۆ کارگەکان. ئەم کانزا قورسانە کە تێکەڵ بە سەرچاوەکانی ئاوا بن کێشەکە لەوایە کە تۆ نە بە تام نە بە ڕەنگ نەبە بۆ نەستی پێ ناکەیت. هۆکارەکانی پیسبوونی ئاویژە زەوی بدڵنیایەوە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بن. ئەم حەفرەمە هەڵکەندووە مێشتا بۆریمان تێ نەکردووە، یعنی بە حەقەت ئێستا وای لێ هاتووە بە فدەریش بۆ خواردنەوە نابێت. مەترسیدارترین جۆرەکانی پیسبوون بۆ سەرچاوەکانیەوە بریتە لە کانزا قورسەکان. کانزا قورسەکان مەبەستمان لێی قورپۆشمە، نیکڵە، کادمیۆم و ئارسنیکە. ئەم کانزا قورسانە کە تێکەڵ بە سەرچاوەکانی ئاوا بن کێشەکە لەوایە کە تۆ نە بە تام نە بە ڕەنگ نەبە بۆ نەستی پێ ناکەیت، بەڵکو بە ڕێژەی زۆر زۆر کەم تەنها بە شیکردنەوەی کیمیایە تۆ پێزانی کە ئەمەش تێچووەکی زۆری تێچێت. بە پێی ڕێکخراوی لێکۆڵینی زانستی بۆ شێرپەنجە کانزا قورسەکان لە گروپە یەکەمەکانن کە لە گروپە سەرەکانی توشبوون بە شێرپەنجە. بەتادی شێرپەنجەکانی سی، شێرپەنجەی ڕێخۆڵە، بەتادی گەدە و شێرپەنجەی پرۆستات لە پیاوانە. ئەو کەسانەی کە بەرکەوتەی ئەم جۆرە ئاوەنە ئەم ئاوە خۆن بە ماوەیەک کە بە پێی دراسا 2 بۆ 5 ساڵە بەدڵنیایەوە شێرپەنجەتیان دەرەکەوێت و ڕێژەی لە جیهانە ڕێژەی 20% ئەو سەرچاوانەی پیسەمن بۆی کانزا قورساوەکانەوە. یەک لە گرنگترین سامانە هەرەگرنگەکانی کوردستان ئەویش ئاویژە زەویە کە پێکهاتێکی زۆر شیرین و بەشێکی زۆری ئاو خواردنەوەی خەڵکی و کشت و کاڵ و دەغڵودان و ئەم شتانەمان پێوەستە بە ئاویژە زەوی و بە تایبەتی لەم 15 ساڵەی ئەمە کۆتاییە. هۆکارەکانی پیسبوونی ئاویژە زەوی بدڵنیایەوە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بن. هۆکاری سەرەکی یەکێک لەوانە ئەو کارگانەیە کە گۆرانکاریەکەن لە کەرەستەکانیانە لە پێکهاتێکە بۆ پێکهاتێکی تر و بەمەش پاشەڕەیە دروستە بێت ئەرژێتە ناو ئاوی سەرزەوی و ئاویژە زەوی چکە ناتوانن شوێنێکی تریان دەستکەوێت بۆەوەی دووری خەنەوە لە خۆیان. دووەمیش دروستکردنی دامەزراندنی کۆگایەکی یەکجار زۆری بەنزینخانە و گازۆیل و ئەم شتانە بەتایبەتی لە منتیقا کشت و کاڵەکانە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. ئێستا دەرنەکەوێت لە داهاتووە زۆر دەکەێت. ئەمە کێشەمان بۆ ئێستا نییە، ینی کێشمان بۆ داهاتووە کە ئەزانین بڕەکانی ئاو کەم بێتەوە ئەو کاتە پیسەکان زیاکات، یان چڕیەکانیان زیاکات. ئەمە ژوا ئەکات ئێمە ئەبێت هەل لە ئێسەوە پلانێکی تۆکمان هەمان هەبێت بۆ ئەوەی بەر لەو کارە بکەین. هۆکاری سەرەکی بیستبوونی سەرچاوەکانی ئاو ئەگەڕێتەوە بۆ کارگەکان. ئەو کارگانەی کە کارگەی ستیلن، کارگەی ئاسنن، کارگەی پاترین لە هەموو جۆرەکانی، کارگەی کارەبایاتن بە تایبەتی، هەروەها پاڵاوگانن کە پاڵاوگەی نەوتەکەن. مەبەستمان لێرە ئەوە نیە ئەو کار لەگەڵ ئەوان نەبین کە پیشەسازی پێشکەوێت، بەڵکو ئەو کارگانانیە ئەو شوێنە پاڵەگەنوەتیان کە یاسا و ڕێنمایەکان جێبەجێ ناکەن بۆ خانجازی کەم هەوڵەدەن پاشەڕۆی کارگەکانیان تێکەڵ بە سەرچاوەکانی ئەو. یەکێکە لە پیسبووەکان کە هەمانە لە شاری سلێمانیە و لە جیهانی شەدۆزێ باوترە پیسبوونە بە مادە ئۆرگانیەکان. هۆکاری سەرەکی ئەمە ئەوەیە تێکەڵبوونی ئاوەڕۆی شارەکانە بە سەرچاوەکانی ئاو ئاوی چەمەکان لەگەڵ ئاوی ژێرزەویە. دابەشە بە دوو بەشێکمان هۆکاری ئاوەڕۆی شارەکانە کە مادەی ئۆرگانی زۆر تێکەڵ بە سەرچاوەکانی ئاوەکەن. ئەم مادە ئۆرگانیانە گەشەکەن ئەبنە هۆی شوێنی بڵاوبوونەوەی بەکتریا و موشەخۆرەکان. بەکتریاکان لە جۆی بەکتریا ئیکۆلامان هەیە، لەگەڵ بەکتریا کۆلێرامان هەیە، لەگەڵ جاردیامان هەیە. ئەم بەکتریانە هۆکارن بۆ بڵاوبوونەوەی سکچوون بە شێوەکی زۆر بەرفراوان. داتاکان پێمانەڵن لە عێراقا لە سای 2022
3600 حاڵاتی کۆلێرامان هەبووە کە 19 کەس بەهۆی ئەم نەخۆشیەوە مردوون. لە شاری سلێمانی شاگەر بیرمان بێ لە 2024 لە شارە زوور نزیکی 2500 کەس تووشی سکشم بوون. هۆکاری سەرەکیشی تێکەڵبوونی سەرچاوی ئاوی پاشەڕۆی شارەکانە باوی خواردنەوە. هۆکاری کەمان لە پیسبوو ئۆرگانیەکان بەهۆی وێزگەی سوتەمەنی لەگەڵ پاڵاگەنەوتیەکانە کەمە مادەی ئۆرگانی تێکەڵ بە سەرچاوەکانی ئاوی ژێرزەویەکەن ئەبنە هۆی ئەوەی سەرچاو ئاویەکانمان پیس بن بە تایبەتی لە تۆتەڵ هایدرۆکاربۆنەکانە کە بەشێکی لەمانە هایدرۆکاربۆنی قورسن تێکەڵ بە ئاوی ژێرزەویە بن. کاریگەریەکەی یەکجار ترسناکە چکە تۆ پێکهاتەیەکی هایدرۆکاربۆن هایدرۆژین و ئۆکسیجن و ئانە کە مەلاهین ساڵە تۆ لەژێر زەویە بۆ ئینتە دەرەوە بەو هێشتا نامۆیە بە زەویەکی زراعی نامۆیە بە ئاوێکی شیرین تۆ یەی دەکسە تێکەڵیەکەیت و ئەوانە تۆ پێویست بە پلانی یەکجار زۆر گەورە ئەبێت کە بتانی چۆن ئەم پێگاتە پیسە جیاکەیتەوە لەو پێکهاتەیە کە تۆ لە ڕۆژانە پێویستە پێیەتی. یەکێک لەوانە من نمونەیەکە بۆ باسەکەم ساڵەکانی کۆتایی هەفتاکان حکوومەتی عێراقی مەسەلەن یینێکی داناوە تیمێکی بردووە بۆ ئەوەی هاگای لێبێت ئاوی تانجەرۆ بەرەبەرە پیسە بێت لە ساڵەکانی یاتی هەفتاکان ئەویش تەنها پیسبوونەکەیشی بوو پیسبوونەیەکی بایۆلۆژی بووە مەسەن ئاوی منهۆڵ و نەکانی پاشەڕۆی سلێمانی بۆی نەچێتەوە دەربەنی خان بۆی نەچێتەوە ئەو کەناڵە ئاویانەی تر کە پیسی نەکات چکە ئەو کاتە هەتا ساڵەکانی هەفتاش بەشی ڕووباری تانجەرۆ لە 180 بۆ کشتتوکاڵ بووە. ئێستا وای لێ هاتووە کە بیر شوێنی ئەوی گرتوێتەوە. هاتوون ویستوانە پۆندێ دروستکەن پۆندێکی زۆر گەورە دروستکەن بۆی پاشەڕەکە لێ بۆستێتەوە ئاوەکە اینجا بڕات. ئێستا نە ئەو پۆندە هەیە کە ئیکراوە ئەنجا ئەو منتیقە زۆر گرنگە کراوە بە گەورەترین سەرچاوە بۆ کارگە هەمە جۆرە کارگە کە ئەمیش بەڕاستی وەکو بڵێ قسەیەک هەیە ئەڵێ وەشیاری خەمێکی گەورەیە ئێمە هەستەکەین بەوە کە مستەقبەلەکەی چیە بێت. بەداخەوە کێشەی وڵاتی ئێمە لە یەک شتا هەیە ئەوی ژەوەیە مەسەر ئەو کەسانی کە کارگە دروستکەن یانەوێت لەسەر جادە سەرەکیەکان بن بۆی قازانجییان زیاتر بێت. مەسەن کۆگاکان لەسەر جادە ڕئیس سەرەکیەکانن ئەمەشتون بیر ناکاتەوە مەسەرەن دەشتی شارە زۆر بازیان مەسەرەن شوێنەکانی تر هەمووی ئەمە ئایا تەواو ئەیکەی بە شوێنی پیشتسازی یان کشتتوکاڵی ئەبێت جیایکەیتەوە. ئێمە لە بەڕاتی ئاژێرزەوی سلێمانی دوو لێ کۆڵۆنیای زانستیمان کردووە پەیوەست بە کانزا قورسەکان لە ساڵی 2020 نمونەی ئاوی ژێرزەوی هەموو شاری سلێمانی وەرگرت بە تایبەتی چامان لەسەر ناوچە پیشەسازیەکان بوو. دوای دەرچووی دەرەنجام هەندێ سەرچاوی پیسبوونمان دیاری کرد کە پۆین سۆرس بوون مەبەستمان ئەمانزانی سەرچاوی پیسبووەکان لە شوایە بە تایبەتی زیگمان هەبوو لە هەندێک شوێن پەیوەستبوون بەو کارگانی کە گەڵڤەنایزی ئاسنەکەن خۆشبەختانە هاتنە پێشوە لەگەڵمانە و کێشەکەمان چارەسەر و سەرچاوی پیسبووەکان برنبەر کرد. ئەم ساڵیش لە 2025 بە لێکۆڵنەوەی کەمان کردووە هەم دووبارە نمونەی ئاوی ژێرزەوی لە شاری سلێمانی وەرەگرینەوە ئەمجا چاومان لەسەر ناوچەی پیشەسازی خوارەوەیە و بە تایبەتی چواردەوری ڕووباری تانجەرۆ بەداخەوە دێ سەرچاوەمان دەستنیشان کردووە بۆ پیسبوون و ئێستا کاری لەسەر. ئێمە وەکو دانیشتوانی گوندی چەقلاوە بە حەقەت لە ماوەیەکی بڵێن ئەوە دووسێ ساڵە ژینگەی گوندەکەمان بە تەواوی تێک چووە و ئاوەهۆی ژنەکەمان بەهۆی ئەم معاملانە و کارگانەوە پیس بووە. من وەکو شخصی خۆم تەمەنم ئەوە 37 ساڵە لەم لادیە لەدایک بووم لەم لادیە تەمەنی ماڵیم بەسەر بردووە
ئەم شوێنەی کە تۆ ئەیبینی ئەم جەزەر عادوشتانە ئەمە کاتی خۆی ئاوی تانجەرۆ ئەهاتە ئێرەوە ئێمە وەکو خۆمان کە مناڵ بووین شوان بووین لەو ئاوە ئەومان خواردۆتەوە چامان پێ لێ ناوە ئاوی حیمانمان پێداوە ئاوی دار و درەختمان پێداوە ئێمە بە حەقەت باو باپیرمان لەم لادیا ئێمە ئەهلێکی ینی سروش دۆستین ئەم دارانەی کە جەنابتان ئەیبینی نیسە کە ئاوا وشک بووە بە حەقەت بەداخەوە بەهۆی ئەم ئاوە پیسەوە کە ئەم ئاوە پیسە ئەم تێزاب و ئەم ڕۆنا و ئەم کارگانە ئەم ژەهرە ئەکەنە ناو ژینگەی ئێمە و ژینگەی گوندەکەمانەوە ئەم دارانەی کە ئێوە بینین وشک بوون بە حەقەتەوە هەموو دارێت تەمەنی بەلایەکەم 30 ساڵە کاتی خۆی باوکو و باپیری ئەم دارانیان چاندووە و ئاویان داوە ئەم دارانەکە وشک بوون هەمووی بەهۆی پیچی ژینگە و پیسی ئاوەکەمانوێ بەخوا ئێمە وەکو شخصی خۆمان چەند هاست تقریبان 30 دانە ساڵە ئاوی ئەم چەمە بەکار ئەهێنی بۆ خواردنەوە ئەم لادێ ئێمە تەمەنی عنی 50 ماڵە لە تەمەنی باو باپیرانەوە هەر ئاوی بیرمان بەکار هێنا و ئاوی سەرچاوی ڕیسیمان نەبووە ئاوی سەرچاوی ڕیسی ئەم لادێ ئێمە ئەم بیرانە ئەم چەمێکە دروستمان کردووە بۆ نمونە ئەم حەفرەمان هەڵکەندووە مێشتا بیرمان بۆریمان تێ نەکردووە ینی بە حەقەت ئێستا وای لێ هاتووە بە فدەریش بۆ خواردنەوە نابێت پێشتر بەکارمانێنا بۆ خواردنەوە هیچ کێشە و مەشاکیلێکی نەبوو هیچ کێشەیەکی ڕووی تەندروستی کێشەیەکمان نەبووە بەڵام ئێستا مدەیەکە تقریبا ساڵێکە دوانە بەهۆی ئەم تێزاب و ئەم ڕۆنە ڕەش و ئەم پیسیەکەکەنە چەمەگەی تانجەرۆ چونکە ئێمە لە چەمەگەی تانجەرۆ نزیکی تقریبا دەوری چەند سەمەترێ دوورین لە تانجەرۆ ئەمە تانجەرۆی لە پاڵ ئێمە بە حەقەت ئاوەکە دادا بۆ بیرەکەمان و بیرەکەمان هەمی پیس بۆ بیرەکەمان سەقەت بووە نە بە فلترەوە بۆ خواردنەوە ئەبێ بە حەقەت پێشتر بەکارمانێنا بەبێ فلتەر بەکارمانێنا بۆ خواردنەوە هیچ کێشە و مەشاکیلێکمان نەبووە فەحسمان کردبوو لە خەستخانەی شیرەکە لە جەنابی لیژنەکانی قامەت ئەهاتن سەردانیان نەکردین هیچ کێشە و مەشاکیلێک و ئاوەکەمان ئاوێکی زۆر پاکی جوانمان هەبوو ئێستا بە حەقەت بەداخەوە بە فلتریش بۆ خواردنەوە شیاو نەبەخوە ماڵمان مناڵمان هەمووی تووشی نەخۆشی بووە چەندەها نەخۆشی سەرەتامان هەیە لەم لادەیە چەندەها نەخۆشمان هەیە ئەمری خوای کردووە بەهۆی سەرەتانەوە ئێستا سێچوان نەخۆشی سەرەتامان هەیە لەم لادەیە ئێستا بە حەقەت داوا لەوێ بەڕێز و خۆشەویستەکە هەر لەبەر خاتری ئێمە نا لەبەر خاتی ژینگەی ئەم ژینگە جوانەی کە ئێوەی بینن وەڵا هەستی ئەم باخانەکەن ئەوە زۆر جی داخ و جێ ئەسەفە کە ئەم دارانە ئاوا وشک بووە ئەم دارانە وەڵای ئەوە گەوردین لێپێچین و لێبرسین و کەسانە بکراکە بوونە هۆکاری وشکبوونی ئەم دارانە بەگاڵتە ئاوات سەوز و گەورە نەبوو ئەم دارانە کەس ئاوا وشک بووە کولی دارێ مەبلەغێکی زۆر مەسرف کەوتووە لەسەر خاوەنەکەی لەسەر ئەو کەسی هەوڵی جوانکردنی سروشتی هەڵی جوانکردنی ژینگەی داوە ئەمە هەمی زەربەیە بە حەقەت لە ئێمە ناکەوێت زەربە ئەکەوێت لە سروشت و لە ئاو هەوا و لە هینی سلێمانی سێم داران نەکرد یعنی تۆ بێنە بە چای خۆ ئاوێ نەتوانانی داری پێ ئاو بێ وشکی کە جای دەچی کاسەوەی کە تۆ مناڵ ئاوی لێ بخاتەوە گزەلامی گەورە ئاوی لێ بخاتەوە بە حەقەت زۆر بەداخەوە زۆرمان لا ناخۆشە زۆر خەفەتبارین بەهۆی پیسبوونی ژینگەی ئاو هەوامانەوە بەهۆی پیسبوونی ئاوەکەمانەوە کە ئێمە دارەکەمان ئاوا وشکە بێ ئاوا دارەکەمان هەمی بە خەسارە چووە و زۆر خەبەتبار و غەمباری مەڕاستی ئێمە یەکێک لە نمونونەکانی ئاوی ژێر زەوی کە خۆم لە توێژینەکەی خۆمان پار کردم زۆر سەرم سوڕما هەر کاتێک ویستم ئاستی ئاوی ژێر زەوی لە بیرەکانە بپێوم کە نەکەم دەرهێنایەوە جیهازەکە سێرەکەم چەور بووە نیشانەیەکی زۆر ڕوون بوو کە ئەمە منتیقەیە بەرەبەرە ئاوی بەرەو پیسبوون ئەڕوات بە ئاسانی ئەڕوات ئایا بۆچی بە ئاسانی ئەڕوات ڕەنگە پێکهاتەی زەوی دەشتی شارە زوور ئەو فەراغاتانی کە لە ژێرەوەیە زۆر بە ئاسانی جەرایانی ئاو بکە کاتێکە موادی پیس لە تێکەڵی ئاو بڕواتە ژێرەوە ئەجا کێشەیەکی تری زۆر کاریگەر کاتێک ئێمە بارانێکی یەکجار زۆرە بارێ ئاستی ئاوی ژێرزەوی بەرزە بێتەوە کە تۆ ئەو بەشانەی سەرەوە کە پیس بووە تێکەڵە بێتەوە بە ئاوی ژێرزەویەوە جا دوایەوە دابەزێتەوە خوارەوە ئەمە لەگەڵ خۆیان باتەوە یانی ئەمە نمونەیەکی زۆر ڕوونە لە چەند شوێنێکە ئەو شوێنانە زۆر نزیک بوون لەو شوێنانەی کە گۆڕینی گازۆیل و ڕۆن و ئەوانە بەڕاستی خەڵکی منتەقەکەشان خۆیان هەستیان باوەڕیان بەوە نەکرد بینیمە لە دەشتی شارە زوور بە تایبەتی لە دیوی تانجەرۆ هەتا دەربەنی خان لە ڕێی تانجەرۆ عربەت هەتا ئەگەیتە ڕێی پێنجێن ئەو شوێنانەی کە زۆرترین بەنزیخانەی تایە ینی زۆر ڕوونە پیسە بێ من نمونەیەکی زۆر ڕوونتر کۆگاکانی عقاری سەردەمی خۆی هەبوو ینی بیرێک هەبوو لەو بەر لە مەکتەبەی گشتی ینی کەس نێ ئێوەران نزیک بێتەوە یانوت کاکە شەرخی لێنیان گڕەگرێت چکە ئەوەنە تەس کاریگەرەکەی هەبوو ئەمەش زۆر ڕوونە کە ئەو پێک هاتەیە بەخاوی ئەجوڵێت بەڵام کە
بڵاو بوویەوە بەرگرتنی زۆر گرانە کولفەیەکی یەکجار زۆری تێچێت تا تۆ بیت چارەسەری ئەوە بکەیت. لێکۆڵینی زانستیمان ئێستا هەیە لەسەر پیسبوونی ئاوی ژێرزەوی بە بەکتریا کە لێکۆڵینێکی بایۆلۆجیە. نمونەی ئاوی ژێرزەویمان لە کۆمەڵە شوێنی شاری سلێمانی وەرگرتووە. لە هەندێک سەرچاوە بەتادی لە بیرەکانە لە قوڵی زۆریشە ئێمە بەکتریا ئیکۆلایمان هەیە. ئیکۆلای لە هەر بیرێکە لە سەرچاوێکی ئاوا هەبوو نیشانەی تێکەڵبوونی ئاوەڕۆی شارە بە سەرچاوەکانی ئاو. لێکۆڵینی کەمان کردووە لەسەر پیسبوونی ئاوی ژێرزەوی بە هۆکاری بەنزینخانەکان یا وزگەی سوودەمەنیەکان لەگەڵ پاڵاوگەکانی نەوتە. ئەم لێکۆڵینەوە لە ساڵی 2014 کراوە لە گۆڤارە جیهانەکانشە بڵاو کراوەتەوە. چەند ناوچەیەکمان لە سلێمانی دیاری کردووە کە بۆتە هۆی پیسبوون. ئەگەر بەگشتی باسیکەین خوڕاتی سلێمانی لەسەر شەستێکە لەوێ ناوچەیەکمان هەیە پیس بووە نەوت لەوێ هەروەها لە باکووری سلێمانی و باشووری سلێمانی سەرچاوی زۆرترمان هەیە و بڵاوبوونەوە هەیە. ئەم ساڵیش دووبارە نمونەمان لێوەرگرتەوە سەرچاوەکە تای چێژماوە. تەمەنم 37 ساڵە لە مناڵیەوە من خۆم لەم گوندا لەدایک بووم لەم گوندا گەورە بووم وەڵا شوانەتی کردووە هەموو شتێک کردووە لەم لە ئاوی ئەم چەمە و لە ئاوی ئەم هینەم بەکارهێناوە. پێشتر هیچ نەخۆشیە نەبوو وەڵی ئاومان لێ ئەخواردەوە ماسیتیا بوو هەموو و حەشەراتێکی بەحری لەناو چەمەکەی ئەمە هەبوو هیچ کێشەیەکی نەبوو بۆ خواردنەوە هیچ مشکلەیەکی نەبوو ئاومان لێ ئەخواردەوە. بەڵام ئێستا لەم کاتا کە ئەم تێزا بوو ئەم ڕۆنە ڕەشە و ئەم دووکەڵی مەعمەلە ئاسنانە و ئەوە بڕۆ وەرە بەشەوە تەسویر ئەو هینانەکە وەڵی تەری دووریشی دا ناژی بە قورئان ئەم مەعمەلە ئاسنانە ئەم مەعمەلە مەسفایانە لە هەولێر دەران کردوون هاتون لەسەر سکی ئەمە لەم مەنتیقەی تانجەروە ئەمە 50 ماڵی ئەم 50 ماڵە لەوانەیە بڵێم 40 بیرمان هەبێ 30 بیرمان هەبێ زۆربەی بیرەکانمان لەسەر ئێستا بە حکومی کە ئاو دابەچ ئەوکەمی کردووە وشکی کردووە. لەم چەما ئەم هینانەمە هەڵگەندوو ئەم بیرانە ئەمە یەکەم جار بە حەفر هەڵێکەنین بەهۆی کەمی ئاوەوە دوای بۆریتی یەکەن و یەکەن بەبیر. ئیتر بۆ نمونە ئەمە هی ماڵی مامەمە حەو ماڵ ئاوی لێ ڕاکێشە ئەوی ماڵی مامەکەی ترمە حەو ماڵ ئاوی لێ ڕاکێش ئەوی ماڵی مامەکەی ترمە ئاوە تەوزیعمان کردووە ماڵەکان بەسەریە. یعنی ئاوی ڕئیسی سەرچاوەی ژیانی ئێمە ئەم چەمەیە بەخوا. ئێستا لەم کاتەیە کە ئەم ئاوە ئەکەنە ئەم تێزابەکە ناو چەمەکەی تانجەرۆ معلومی جەنابتانە تێزاب هیچ شتێ نایپاڵێوی بەخوا ئەو ئاوە هەڵێدا بۆ ماڵی ئێمە چێتەنگی سەربانەکەەوە بە فلتەرە ئەڕوا بڕۆ بیخۆرە بووین تێزابی لێ بە فلتەری شەڕایی ئاوێ کە فلتەری بۆ دانایتر هیچ هینێکی دانا فلتەر بیپاڵێوی فلتەریش نایپاڵێوە ئاوەکە دوای فلتەرکەش بووین تێزابی لێ دوای مەجبورین بیخۆین ماتۆ ماڵێ نییە و دوان نییە و دەنیە 50-60 ماڵین نە بەلوعێکی ڕئیسیمان هەیە نەشینێکمان ئێمە خۆ شخصی خۆمان قەناعەتمان بەمە هەبوو پێشیان مشکلەمان دارمان پێی ئاوەدا ئەم باخانەمی بەماوە ئاو دراوە. ئێستا ئاوەکەمان کە پیس بووە وەلو کە زەرری لە خۆمان ناوە چەنەها نەخۆشمان هەیە و چەنە من خۆ مناڵەکەم تەمەنی 7 ساڵە بەخوا نەخۆشی ڕەبووی توش بووە نەخۆشی ڕەبووی هەیە مادە بەڕێ خەسانە و کوڕەکەمە مادە بەڕێ خەسانەوە بەخوا ئەم دارانی کە تۆ ئەیبین ئەم دارانە بەخوا هۆکاری سەبەبی وشکبوونەکەی هەمووی پیسی ئاوەکەی پیسی ژینگەکەمانە مامەلی ئاسنە مەسمایە بەشەوە وەرە تەسویر ئەم مامەل ئاسنانەکە هەتاکو ڕۆژە هیچ کێشە مەشاهیریم لەگەڵ بوو بە ئێوارە بوو بە شەو ئیتر ئەم مەنتیقە چیمای دابەرێ بەسەرمانە لە هەزار لاوە مەعمەلێ نییە دوان نییە سیان نییە دە نییە مەسڵایە نییە لەسەرەوە ژینگە ئاوهاگەمێک هەڵێمەژین دووگەڵی ئاسنە ئاوەکەشی کە ئەی خۆینەوە و کە چێشت و شیوی پێیەکەین تێزاباوە. پرۆسی شەمعە ڕاستی پرۆسێکی ناچاریە لە حەلێکە ئەوەی تۆ ئەگەر نەتوانی سەرچاوی ئەو بگەینی بە هەندێک شوێن شەمعە وەکو ناچاری بەکارهێنی. ئێمە دوو جۆر شەمعەمان هەیە وەکی شەمعەمان هەیە کە بەڕێوەبەردەکانی سەرچاوەکانی ئاو ئیدارێدەن ئەمانە بەردەوام نمونەی لێوەرەگیرە و سەرچاوەکانی پاکن و هیچ کێشێکی نییە. جۆرە شەمعی کەمان هەیە کە لەلایەن خەڵکۆ ئیدارەدرێن ئەمانە ناچارین بۆ ماوەیەکی موقەت ئەکرێنەوە بەردەوام سامپڵی لێوەرەگرێت بەشێکیان شیاونین بۆ خواردنەوە و ئێمە لە قەت
یا لیژنەکانی قایمەقەمەن لەسەر تەنکەرەکان نووسیم ئەنە شیاونین بۆ خواردنەوە و بەشێ لە ئیشەکانی ئێمە ئێستا ئیشی لەسەرەکەین دووبارە نمونە لەو شوێنانە وەرەگرینەوە بە تایبەت لەسەر کانزا قورسەکان بەدڵنیاوە شەمعانەی لەسەر ڕێڕەوی چەمەکان کە سەرچاوایی پیسبووی شارەکانی تێکەڵە بێ شیاونین بۆ خواردنەوە هەم لە ڕووی بەکتریۆلۆژیۆ هەم لە ڕووی شیمیایۆ و بەشێکی زۆری کانزا قورسەکانیشی تایە. داهاتووی ژیان ئەگەر بەم ڕتمە بڕوات هەروەکو ئەو داهاتوەیە کە ئێستا پایتەختی ئێران سەیر دەکەین کە بەتەمایە کۆچ بکات بەڵگە ژینگەیەکان وای کردەوە کە ئەو پایتەختە بێت چۆڵ بکرێت دابەزینێک یەکجار زۆر ئاوی ژێرزەوی لە تارانە کەمبوونەوەی ئاوی باران ئێمە ئەبێ بزانین یانی خۆ سەرچاوی ئاوی ئێمە ئەبێ باران ببارێت لەم شاخانەی ئێمەوە ئەچێتە ژێرەوە بەهۆی تاودانی زەوی بە هەیزی کەشکردنەوە بەرەو نزمترین شوێنە ڕوات لێوە ئاوەکە کۆ بێتەوە وەکو خەزانی ئاوی ژێر زەوی یام سەر زەوی ئێمە ئەگەر خوانە خاستە ئەم ساڵیش باران نەبارێت کاریگەرەکانمان چۆنە بێت ینی ئەمە شتێکە زۆر ڕوونە ینی نازانم خەم نییە لەو بوارە ینی هەتا ئاو کەم بێتەوە پیسبوونەکانیش زیە ئەکات ئەوە کە وتمان چکە بۆ چکە چڕە بێتەوە جاران ڕەنگە پێوەی دیار نەبوو بێت بەلاو ئینێک ڕۆشت بێت بەڵام ئێستا زۆر ڕوونە کاریگەریەک ئەوەیە داهاتوویەک ئەبێ ئەگەر هاگات لێی نەبێت ئاگاداری خۆمان نەبین ئیدارەیەکی یەکجار باشی ئاو نەکەین بەڕاستی کارەسات و کێشە دروستە بێت. کانزا قورسەکان کە تێکەڵ بە خوێنە بن یا لە ڕێی خواردنەوە مرۆڤ بەکاری هێنێ و بەرکەوتەیە بێ بە ماوەیەک بۆ 2 بۆ 5 ساڵ بەکەی دراسەکان ئەڵێن پێی بەرگی لەشی مرۆڤەکە دەچێتە ناو خانەکانی لەشەوە خانەکانی لەش تێکەشکێنێ لەگەڵ تێکشکانی خانەکانی لەشە هۆرمۆناتی لە شتێکەدا لەگەڵ تێکچوونی هۆرمۆنەکانی لەشە ئەبێتە هۆی شێرپەنجە وەکو باسمان کرد شێرپەنجەی سیەکان شێرپەنجەی پۆڵۆن شێرپەنجەی سیەکان و شێرپەنجەی پرۆستات لە پیاوانە و بەشی کێش دراسات ئەیسەلمێن کە شێرپەنجەکان لە ئەفرەتا بتای شێرپەنجەی مەمک بڵاوەکاتەوە هەروەها مادەی کەمانەیە کە بە تایبەت بەهۆی ئاوەڕۆی شارۆ بڵاوێتەوە کە مادەی نایتریتە نایتریت بەپێی دراسات ئەگەر هات و لە 12 ppm 12 بەش لە ملیۆنە زیادی کرد ئەبێتە هۆکاری سەرەکی شێرپەنجەی کۆڵۆن ئەگەر بزانین لە شای سلێمانیان تا ساڵی 1970 شێرپەنجەی کۆڵۆن زۆر دەگمەن و بەڵام ئێستا بۆتە دیاردێ یەکێک لە بڵاوترین شێرپەنجەکانە لە سلێمانی کەڵە بڵاوە بێتە. ڕێکخراوی بانقی نێودەوڵەتی پیشانی داوە کە 70% ئەو ئاوەڕێی کارگەکان یا ئاوڕێی شارەکان تێگەڵ بە سەرچاوەکانی ئاوە بن لە جیهانە بەشێکی زۆری ئەمە لە وڵاتە دواکەوتوەکانن عێراقیشێکی لەم وڵاتانەیە کە ئاوڕێی شارەکانی تێگەڵ بە سەرچاوەکانی ئاویەکە و مۆتە هۆی پیسبوونی هەروە ڕێکخراوی تەندروستی جیهانی پشتڕاستێک هاتەوە کە 15 بۆ 20% هۆکاری ئەو نەخۆشیانی کە لە مرۆڤ هەن هۆکاری ئەگەڕێتەوە بۆ خواردنەوەی ئاوی پیس و ڕێژەی لە عێراقم ڕێژەیە زیاترە لە ساڵ 22 خەڵکی عێراق ئاوی پاشان دەست ناکەوێت بۆ خواردنەوە یا ئەوەی بەکارهێنن ڕۆژانە بەشی پێداویستیان ناکات. چارەسەری یەکەم هۆشیاریە هۆشیاریش لە خێزانەوە دەست پێکات لە پەروەردەوە دەست پێکات تۆ ئەگەر فێربی لە ماڵەوە ئیداری ئاو بکەیت مناڵەکەشت فێرە بێت لە دەرەوە چۆن ئیداری ئاو بکات دوکاندارەکەی فێرە بێت چۆن ئیداری ئاو بکات ئێمە چارەسەرێکی لەوانە ئەوەیە بەڕاستی بەڕێوەبەرایەتەکان پەیوەستن بەو بوارەوە هەماهەنگیان نییە کە پلانێکی ڕێکیان هەبێت سێ یاسایەک نییە لە وڵاتەیە یعنی یاسایەک نییە کە لە بوو بەڕاستی ئاو بەڕاستی چۆن بتوانین بەر لەو کێشانە بگرین کە تووشی پیسبوونی ئاو ئەبێت هی ژێرزەوی بێت هی سەرزەوی بێت
چوار ئەبێت ئەو شوێنانەی کە پیسبوونی پوینتی پیسبوونی ئینتیایە هەل ئێستەوە معالەجە بکرێن. ئەگەر ئێستا معالەجە بکرێن باشتێکە لەوەی کە لە داهاتووە معالەجە بکرێن. ئەویش چەندین ڕێگا هەیە بەڕاستی. لە وڵاتان ئێستا کەوتونەتە چارەسەرکردنی بایۆلۆژی، یعنی ئەو شوێنانەی کە پیس بن نوع بەکتریایەک هەیە ئەو هایدرۆکاربنە هەڵەوەشێت و ئەکات یان بە غازات یان بە پاشەڕۆیەکی تر لە بارترە بۆ ئەوە. ئێمە ئەبێت ئاگاداری کارگەکان بکرێتەوە حکوومەت کە ئاگایان لەم کەرەستە پلاستیکیانە بێت، یعنی علاجێکی بکەن کە ئەم کەرەستانە داهاتوویەکی زۆر خراپیان چکە هەڵ ناوەشێتەوە. ئەویش هەر لە پێگاهاتی پۆلیمەرە، ئەویش هەر لە پێگاتێکی کیمیاییە، هەروەکو ئەوینە هەیە، بەڵام ئەوەیە ئەم بەڕقیە بە درەنگاڵەوەشێت ئەو هەر بە ئاشکرا دانی ئەڕاتە ناوە. من لەبەر ئەوە یاسایەک هەبێ بۆ پاکردنەوەی ئەو شوێنانە. هۆشیاری زۆر مهمە، بزانی کە ئەم ئاوە ئەمە دەریایەک نییە لە ژێرەوە، ئاو لە باران نەبارێت ناچێتەوە شوێنی تۆ زیاتر دەریهێنی کە زیاتر دێنی بەرەبرە کەمە بێتەوە. ئەو کاتە کارەساتی گەورەتر بەڕێوەیە، ئەویش نیشتنی زەویە، تۆ بەرەبەر ئەمە ئاوە حەجمە کەمەکەیتەوە ئەو فەراغی ئاوانە بەهۆی پس زەقت و کێشی زەویەوە بەشی سەرەوەی زەوی بەرەبەر ئەشنەوە ناویەک. ئەو کاتە وەکو تاران مالیە کە زۆر شوێن هەیە ئێستا بەرەبەرە بەرەو تاڕوخانەوە. طبعا پێی دەستوری عێراقی لە مادەکانی 110 و 114 ئاو سامانی گشتیە و ئەرچی دەوڵەتە تعاملی لەگەڵا بکە و ئەرچی دەوڵەتە ئاوی پێویست لەگەڵ ئاوی خەوێن بۆ هاوڵاتیانی دابینکە و ئەرکی دەوڵەتی داناوە کە بەپێی یاسا ئەم سەرچاوایە بپارێزێت. لە سۆنگەی ئەمەوە حکوومەتی عێراقی لە ساڵی 2006 یاسای ئاوی دامەزرانەوە و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان یاساکی تۆکمەی باشی داناوە لە ساڵی 2020 بۆ یاسای بەڕێوەبردن و پاراستنی سەرچاوەکانی ئاو. بەتاتی مادەی 9 مادەی 10 کە ڕێگە لە هەموو کارگەیەک یا هەموو وزگەیەکی سوتەمەنی یا هەموو پاڵۆگەیەکی نەوتەگرێ کە پاشەڕەکانی تێکەڵ بە سەرچاوەکانی ئاو بکات. هەروە لە مادەیدا ئەگەر هاتوو سەرچاوێکی ئاومان پیس بووێ ئەو کارگەیە یا ئەو شوێنە مولزەمە ئەو شوێنە پاکاتەوە و بیخادۆخی یاسایی خۆی. ئەمە یەکێ لە حەلەکان ئەم یاسایە ئێمە جێبەجێکین و خەڵکی لێ ئاگادارکەین کە ئەم یاسامان هەیە و پێم یاسایە مولزەمین ئێمە سەرچاوی ئاوی پاکمان هەبێ. لەگەڵ یا زۆر گرنگە چاودێری هەبێ بەسەر کارگەکانەوە، یعنی ئەو کارگانی کە ئیشەکان لە هەرێمی کوردستانە لە ڕێی بەڕێبەرەتەکانی پەیوەست پێیانەوە بەردەوام چاودێری بکرێن، بەردەوام ئاگایان لە ئەو پاشەڕوانە هەبێ ئەخێردەکیەوە چۆن تعاملی لەگەڵاکرێت. هەروەها گرنگە لە کۆڵنی زانستی هەبێ لەسەر ئەمانە ئایا وەزارەتەکانە ئایا خوێندنی باڵایە ئایا ئەو شوێنانی معنین بەردەوام بودجەیەکی تایبەتیان هەبێ بۆ لێکۆڵنی زانستی و مراقبەی ئەمی شوێنانە و بۆی بزانین سەرچاوی پیسبووەکانمان لەکوێیە. بەگرنگی ێزانەوە خاڵە باسکەم کە وەکو دەستوری عێراقی وەکو یاسای بەڕێوەبردن و پاراستنی ئاوی بە سامانێکی گشتی داناوە، ئەگەر هاتوو هەر سەرچاوی پیسبوون هەبوو لە هەر شوێنێکە هەر تاکێکی ئەم وڵاتە ئەتوانێ ئەو مافەی وەرگێک کە ئەو سەرچاوی ئەوەی پاک بێ و لە ڕێی داواکاری گشتووە داواکەی بگەێنێ و داوای مافی خۆیکە و حەق وەرگێ لەوەی کە ئەم سەرچاوی پاک بێ و بیپارێزێ لە پیس.